لە جیاتیەوەی کە مانگای بەخێوکەی مرای هۆڵندی بەخێوکە ئێستا کاک جوتیار سەیریە و مرایەکە ماشەڵڵا لە قازەی کوردی گەورەترە پێشتریش پەلۆرم زۆر خۆشویستوە بەڵام ئەوەیان لە هەمویان تایبەترە ئێستا ئازاریشی هەیە کە لێدا دندوکی بەڵام هەر حەزم لێ ئاوا دندوکی لێدات و خۆشم دوێ ئاوا یاری لەگەڵ دەکەم خەڵکی زۆریش دەیناسی و هاواداری خۆشی ئێستا من ناوم سێوری ئیبراهیم دانیشتووی دەڤەی ڕاپەڕینم پرۆژەی پەلۆری مرای هۆڵندیم هەیە مرای هۆڵندی هۆکاری دەستپێکردنەکەی با بڵێن چۆن بوو طبعا حەز و خولیان بۆ پەلەوەر زۆر هەبوو بەردەوام بەڵام لە بیدایەتی دەستپێکردنی پەلەوەرەکەی ئەمن خاصیتەکانیم هەڵبژار بەنمونە هێلکەی زۆر دەکات ساڵانە 150 هێلکەی دەکات و جگەلەوەی بە 40 ڕۆژ دەگاتە 4 کیلۆ وەزنی و جگەلەوەی مراوی یەکێکە لەو پەلەوەرانەی کە بەهاوین و بەزستان هەم گۆشتەکەی دەخورێت هەمیش بەهاوین و بەزستان بەرگەی نەخۆشی زۆر باش دەگرێت جیاوازی لە نێوان مرای هۆڵندی لەگەڵ تەواوی مرایەکانی کە مرای کوردی ئەوەیە کە وەزن زۆر خێرا دەگرێت کێشی زۆر خێرا دەگرێت بنمونە ئەو پەلەوەرەیە ساگەر بەخێوی کەی بەعەلەف لە ماوەی 50 ڕۆژدا تا 4 کیلۆ 4 کیلۆ نیویش دەڕوات و جیاوازی دیکەشی ئەوەیە کە وەزنی زیاتر دەگرێت ئێستا بنمونە مرایەکی کوردی ئەو پەڕی کیلۆنی و 2 کیلۆ چێ بەڵام ئەمە ئەلەو مراویەی بە وەرزی هاوین مێمانە بۆ 6 کیلۆ بووە ئەنی خاسەتی زۆر جیاوازی زۆر هەیە لە بینیاندا ئەوە چەند جیاوازیەکە ئێستا کاک جوتیار سەیریە و مرایەکە ماشەڵڵا لە قازەی کوردی گەورەترە هەنی ئەوە جیاوازەکەیان لەگەڵ مراوی دیکە ئەوەیە زۆر گەورەترن زۆر با بڵێن بە حەجمترن و کێشیان زیاتر دەبێت ئەو مراویانە ئەمە لە عەدەدی کەمەوە دەستمان پێکرد بیدایەتی بەڵام ئێستا سپاس بۆ خوای هەم بەچکە ئەمە هەفتانە بەچکەی زۆرمان هەیە هەمیش لە مراوی گەورە هەم بۆ خۆم و هەمیش ڕەفیق و دۆست و تەنانەت خزم و کەسکاریشم دەستیان بە پرۆژانە کردو و ئەلحەمدولیلا داهاتێکی باشی بۆ کۆمەڵە خەڵک دابین کردووە نا ئەو مراویە هەر هۆڵندی نییە بۆ خۆی لە کوردستان بە هۆڵندی ناسراوە ئەگەر ناوە ئەسڵ وڵاتی کێیە و لە کوردستان لە بەرچیە و ناوی لێنراوە کاتی خۆی قەلی هۆڵندیات وەزنی زۆرتر بوو لە کوردیەکەی بەهۆی وەزنی قەلە هۆڵندیەکەیەوە ئەو ناوەشیان لەو مرایوی ناوە وەکوەوەی کە با بڵێن دەیشوبێنی بووی بۆی ئەویش ناوبانگی دەرکات و لە لای خەڵکی ناوی دەرکات ئەو مرای هەم بە کیلۆ دەفرۆشێ هەمیش بە گۆترە دەفرۆشێ ئێستا ئەوەی کە بە کیلۆ دەفرۆشێ زیاتر ئەوانن کە بە خواردنی ئاسایی گەورە دەبن بنمونە هەتاوەکو 4 مانگ یان هەتا 6 مانگ خواردنی ئاساییان دەدرێتێ وەکو گەرم و جۆ و سەوزات و ئەوانە و شێوازێکی هەیە فول عەلەف بەخێویکە ئەو مراویە بە گۆترە دەفرۆشێ هەتاوەکو 40 ڕۆژ بە 50 ڕۆژی وەزنی فول دەبێت و دەتوانی بخێ بازاڕیەوە خۆی مراوی کوردی مراوی هەر بۆ خۆی بەعام زۆر خێرا گەشەی دەکات بەڵام ئەوە نییە بگاتە ئەو وەزنەی مراوەکانی کە کەمتر ئەو وەزنەی دەگرن ئێستا بنمونە مراوی کوردی ئەگەر هەرچەند خزمەتێکی بە عەلەفیش بێ ئەو پەڕی باوگاتە 2 کیلۆ بە هەموو کەسێک دەڵێم هەموو ئەو گەنجانەی کە خولیای پەلەوەر بەخێوکردنیان هەیە ئەوەی بەخێوکەن بە دڵنیاییەوە ئەگەر بزانن بە سیستەمێکی جوان بەخێویکەن دەبێتە سەرچاوی بژێوی ژیانتان ئێستا کاتی خۆی یەک شتە بوو لە مرای هۆڵندی دەیانگوت لە جیاتیەوەی کە مانگای بەخێوکەی مرای هۆڵندی بەخێوکە ئەو قسەیە من بەلامەوە سیر بچکە و کاتی بەخێوم نەیەکرد کاتێک بەخێوم گرسپاس بخوای یعنی بینیم کە بەرهەمەکەی چۆنە خۆی بەرهەمی ئەو مراوی مهمە ئێستا بنمونە ئەگەر بێی باسی پەلەوەرەکانی دیکە بکەی لە هێلکەی کەمتر دەکەن لە نەخۆشی زیاتر دەگرن و لە وەزنگرتنی درەنگتر وەزنی دەگرن بەڵام ئەو مراویە لە هەموو خاصەتەکانیدا لە پێشترە لە پەلەوەرەکانی دیکە ئەگەر گەنجێکیان بۆ هەر کەسێک خولیای بەخێوکردنیە بێ من بە دڵنیاییەوە پێی دەڵێم تەنها ڕێگایەکی بە بازارکردن بۆ خۆی بدۆزێتەوە و ئەگەر حکومەتی شاوکار بێ خێرێکی زۆر باشی دەبێ و دەبێتە سەرچاوی بژێوی بۆ زۆر خەڵک و ئێستاش خەڵکێکی زیاد لە حەد ئەو پەلەوەرەی بەخێو دەکا ئەوە نییە بڵێ وەڵی خەڵک بەخێوی ناکە ئەو مراوی ناوی زەردەیە خۆی من خولیایم بۆ پەلەوەری زۆرە یعنی پێشتریش پەلەوەرم زۆر خۆشویستوە بەڵام ئەوەیان لە هەمویان تایبەترە بنمونە کاتێک کە بدەی ئەوە ئێستا ئازاریشی هەیە کە لێدا دندوکی بەڵام هەر حەزم لێ ئەوە دندوکی لێدات و خۆشم دوێ ئەوە یاری لەگەڵ دەکەم تقریبا لە بیدایەتی ئەو پەلەوەرەی کە بەخێوم کردووە ئەو مراویم هەیە مقابلی دیکەشی نازان بینیوتانەیان نا خەڵکی زۆریش دەیناسی و هاواداری خۆشی ئێستا ئەم لایڤ لە تیکتۆک دەکەم و زۆرجان پێم دەڵێن بۆ نیشانی نادەی ماوەکی زۆریشە نیشانم نەداوە بەڵێ لایڤم زۆر جار لەسەر کردوتەوە هەتا ماوەیەکی نەخۆشیش بوو
خەڵکی زۆر خەمی بوو بەردەوام لایڤم لەسەر کردەوە ماوەیە کە مەجای لایڤ ئەو شتانم نییە لایڤی لەسەر ناکەم ماسیر کەچی لێ کرد ئەگە دیار بێ ڕێک شوێنەکەی دەرخست سووری کردەوە کاک جوتیار کاتێکە تۆ خۆشەویستیت بۆ شتێکی هەیە بە پارە نافرۆشێ ئێستا زۆر کەس بۆ نمونە زۆر جار ئەگەر ئەو مرای کتومە بۆندە دەفتەرش نایفرۆشم بەلایەنەوە سەیرە ئێستا ئەمن ئەو ئیشەی دەکەم یان ئەو پەلەوەرەی بەخێو دەکەم ئەوە بووتە سەرچاوەیەک بۆی بژێوی ژیانم زیاتر بۆ دابینکە تێدەگەی لە برای خۆت ئەوە نییە بڵێ وەڵایی لە لای خەڵکی لەوانەیە سە بڵێ و مراویە چییە لە 20,000 25,000 دەکا یان 30,000 دەکا و پەڕی بەڵام بۆ من ئەوە مشتری زیاتر ڕادەکێشی خەڵکی زیاتر دێ بۆی ئەو پەلەوەرەشەوە بۆی ئەو مراویەوە زەردە خەڵکێکی زۆر مراوی خۆشویستوە مراوی هۆڵندی بەخێو کردووە و مشتریم زیاتر بوو الحەمدولله وەڵاهی من ئەوەی کە داوام هەیە و داوایەک دەکەم بەڕاستی هیوادارم یعنی هەم حکوومەت هەمیش لایەنە پەیوەندیدارەکان گرنگی بە پەلەوەر بدەن بە تایبەت مراوی هۆڵندی بە دڵنیاییەوە ئەگەر گرنگی پێ بدرێ دەتوانی ئەو پەلەوەرە هاوردی دەرەوەیکەی سود و قازانجێکی زۆر زۆری بۆ ئابووری ئەو وڵاتی دەبێت ئەمنە تا ئێستا بەداخەوە یعنی هاوکارێکی ئەو تۆ نەکراوم لێرەوەشە من بەڕاستیت پێ بڵێم من لە چوار قوڕنەیمە با بڵێن ئیشەکەم لێرەیە من شانازی بە دەفەرەکەی خۆمەوە دەکەم بە دەوەی ڕاپەڕین ئەگەر بێت و هاوکاریم بکرێ یارمەتیم بدرێ بە دڵنیاییەوە سوودم بۆ تەواوی دەوەی ڕاپەڕین و تەنات کوردستانیش دەبێت و پرۆژەی زۆر باشم لە مێشکدایە بە تایبەتیش من داواکاریم بەڕاستی لە شارەوانی چواقوڕن هەیە ئەگەر بتوانێت تەنانەت زەویەکشمان بۆ دابینکە بۆی ئەمە ئیشەکەی خۆمانی لەسەر گەورەکەین بەڕاستی زۆر خۆشحاڵ دەبم یعنی گەشتێکی وام بۆ بکرێ بە تایبەتیش لە سەرۆک شارەوانی کاگاودێری چواقوڕنە هیوادارم یعنی هاوکارێکمان بکە قسەشم لەگەڵی کردووە و پێیگوتوینە سەردانمان کە ئینشاڵڵا بەڵکو پشتیوان بەخوا شتێکمان بۆ بکات